لافتێشی نوێی خولی کوردستان و لە شاری سلێمانی یانەکانی نەورۆز و سیروانی نوێی پێشەنگ لە میوانداریکردنی ڕکەبەرەکانیان سەرکەوتوو نەبوون. ئەردەڵام محەممەد زانیاری زیاترمان لەبارەی یاریەکانەوە بۆ ئاشکرا دەکات. بەڵێ یاریەکانی هەفتەی پێنجەمی خولی نابی کوردستان کۆتایی هاتوو لەم هەفتەیەشتا چەندین ئەنجامی چاوەڕوانەکراوی بەخۆ بینی. ئەوەی تایبەت بێ بەیانەکانی شاری سلێمانی یانی نەورۆز لەسەر ئەنجامە خراپەکانی بەردەوامە و لە یاریگای خۆی لە بەردەم هاندەرانیدا تووشی دۆڕاندن هات بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بەیانی دووهۆکی میوانی. ئەم دۆڕاندنە زیاتر ئەرکی نەورۆزی قورستر کرد بۆ ئەوەی لە ناوچەی سووری ڕیزبەندی زیاتر بچێتە پێشەوە و بە کۆکردنەوەی دوو خاڵ لە پلەی یانزەمی ڕیزبەندیدایە، بەڵام یانی دووهۆک توانی سوود لەو سەرکەوتنەی ببینێت و لە پلەی هەشتەمە چووە پلەی شەشەم بە کۆکردنەوەی 6 خاڵ. لە یاریگەی سیروانی نوێش یانی سیروانی نوێ یەکەمی ڕیزبەندی کۆکردنەوەی دەخاڵ تووشی دۆڕاندنێکی قورزا و بە هەماشەوە لەسەر دەستی برایەتی میوانی کە دووەمی ڕیزبەندیە بە 2 گۆڵی پێ بەرامبەر جگە لە دۆڕاندەکە لە هەمان کاتیشدا پلە یەکەمیشی لە دەستدا بۆ یانە ڕکابەرەکەی کە برایەتی بوو کە برایەتی لە ئێستادا بە کۆکردنەوە 11 خاڵچوە یەکەمی ڕیزبەندی و یانی سیروانی نوێش بە 10 خاڵ پلەی دووەمی ڕیزبەندی مایەوە. یانەی دەربەندی خانیش بە هەمان شێوە لە یاریگای خۆی تووشی دۆڕاندن دەبێتەوە لەسەر دەستی زاخۆی میوانی بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێ. بۆیە ئەم ئەنجامانە تا ڕادێ بۆیانەکانی شاری سلێمانی توانین بڵین ئەم هەفتەیە بۆیانەکانی شاری سلێمانی و ئەنجامەکانی لە بەرژەوەندیان نەبوو لەبەرەوەی تەنها یانی شێوانە نەبێت لە دەرەوە یاریگای خۆی بەرامبەر یانەی سۆران بە گۆڵێک بۆ هەردوو لا بەرامبەر بوون، بەڵام سەرجەم یانەکانی تری سنووری پارێزگای سلێمانی لەم هەفتەیە تا شانزی یاوەریان نەبوو یانی پێشمەرگەش بیرمان نەچێویش لە دەرەوە یاریگای خۆی لەسەر دەستی ڕاهێنەرە تازەکەی وەلی کەریم هەیش تووشی دۆڕاندنێکی تر دەبێتەوە بەیانی زێرەڤانی. دوای تەواوبوونی ئەم هەفتەیە ئەتوانین بڵێن گۆڕانکاری گەورە لە پێکهاتەوە لە دەستەی ڕاهێنەرانی هەندێک لەو یانانە دەکرێت کە ئەنجامەکانی وەک پێویست نەبوون. هەر ئەمڕۆ لا درێژەی یاریەکانی هەفتەی پێنجەمی خولی نابی کوردستان و لە یەکێک لە یاریەکان هەولێر و پێشمەرگە هەولێر ڕوبەڕووی یەکتر بوون و یاریەکەش بە یەکسانی بە کۆتا پێیانێنمان حسێن محەممەد دووردەکاری یاریەکە و لێدوان یاریزانانی هەردوو لامان بۆ دەگوازێتەوە. بەڵێ ئەمڕۆ یاریەکانی هەفتەی پێنجەمی خولی نایابی کوردستان بەڕێوەچوو لە ئێستادا یاریەکان بە کۆتایی هاتووە. لە یەکێک لە بەهێزترین یاریەکانی ئەم هەفتەیە و یاری دەربی شاری هەولێر هەردوویانی پێشمەرگەی هەولێر و هەولێر بێک گەیشتن یاریەکە بە بێ گۆڵ و بێکسانی بە کۆتا هات. ئەوەی کە لە یاریەکە بینیمان هەولێر لە ناوەڕاست ینی بە بەرگریکردنێکی بەهێز، بەڵام ئەوەی کەوای کردکەوە هەولێر کەمتر بێتە پێشەوە زۆری پاسەهاڵەکانی ناوەڕاستی یاریگا بوو و یانی پێشمەرگەی هەولێریش هەرچەندە پلانی ئەوەی هەبووکەوە زیاتر بێتە پێشە، بەڵام نەیتوانی بربەستی یانی هەولێر ببڕێت و بگاتە گۆڵی هەولێر. من دەمێ ئێستا یاریزانانی هەردوو لا بدوێنم. سەرەتا ڕێکار هاشم دەدوێنم کەەوە یاریزانی یانەی پێشمەرگەی هەولێر کافتن لە یاریەکە بینیمان زیاتر هەوڵتان دەدا بێنە پێشە، بەڵام ئەو دەرفەتتان بۆ ڕێک نەکات. هۆکارەکەی چی بوو کەەوە پێشمەرگەی هەولێر تەنها بە یەکسانێکەش ڕازی بوو؟ سەرەتا بەناوخوا گەورە میهرەبان یانە پێشمەرگەی هەولێر نەک لەو یاریە لە سەرجەم یاریەکان بە بەرامبەر بوون و دۆڕان ڕازی نابێت لە سەرەت ینی بەس برنەوەمان دەوێت، چونکە ئێمە لە بۆ پارێزگاریکردن لە نازناوەکە دەزەنجین تا کۆتاییاری. ئێستاش ینی زارێ زووە لەسەر بڕیاردان لە سەرانی پێشمەرگەی هەولێر، چونکە یاری زۆری تێداماوە. ئینشاڵڵا ئەو هەڵانەی ئەو ڕۆکردمان لە یاریەکانی داهاتوو چارەسەری دەکەین و بە بردنەوە کۆتایی یاریەکان دێنین. خۆشکاتن ڕێکار دەچمە لای یاریزانیانی هەولێر ئیبراهیم ئەزوەر. کاپتن لە یاریەکە بینیمان بەرگریەکی بەهێزتان کرد، بەڵام زۆربەی کات پاسەکان لە نێو یاریگا نەدەگەیشتە شوێنی مەبەست، کەمترین تۆپ دەگەیشتە یاریزانانی پێشەوە. دەتوانین بڵێن هەولێر بەو خاڵی کە بەدەستێنە ڕازی بوو یاخود ئامانجی زیاتریە بوو؟ بەنای خۆی گەورە میرەبان ئەو یاری ئەنجامماندا یاریەکی باشمان کرد، بەڵام مۆفەق نەبووین و ئیشاڵڵا لە گشت یاریەکەین داهاتوو سەرکەوتوو دەبووین و پێشمەرگەش یانەیەکی بەهێزە و پاڵەوانی خولی ڕابردووە. ئیشاڵڵا لە یاریەکانی داهاتوو خەلەرەکان چا دەکەین و سەرکەوت دەبین ئیشاڵڵا. کاپتن دوای ئەوەی هەردوویانە لەو یاریە یەکسان بوون، یانی هەولێر کۆی خاڵەکانی کردە 8 خاڵ 5 یاری تەواوی ئەنجام داوە، یانی پێشمەرگەی هەولێریش 4 یاری یانی پێشمەرگەی هەولێریش 4 یاری ئەنجام داوە و خاوەنی 7 خاڵە.